سڵاو لە بینێرانی NRT کاتژمێر 8:30 بەیانی ئەمڕۆکە یەکەم تاقیکردنەوەی پۆلی 12 وەرزی یەکەم بەڕێوەچوو هەمومان دەزانین خوێندن ئەم ساڵ لە یەکی دەی دەستی پێکرد تا یەکی 11 بەردەوام بوو دوایی دووبارە خوێندن ڕاوەستە هەتا 16 یەک خوێندن دووبارە ڕاوەستە دوای لە 16 خوێندن دەستی پێکردەوە بۆ 18 سێ قوتابیەکان توانیان و ماوەیەش خوێنن بەڵام دووبارە لە 18 سێ خوێندن ڕاگیرا و ئێمڕۆژ وەرزی تاقیکردنەوەی وەرزی یەکەمی ساڵی خوێندن دەستی پێکرد بۆ تیشی خستنە سەر چۆنیەتی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان ئێستا بەڕێز مامۆستا نەوزاد عومەر جێگیری سەرۆکی لەقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان لەو هۆڵەیە کە ماوەیەک پێش ئێستا دوا قوتابی تاقیکردنەوەی خۆی ئەنجامدا و چۆ دەرێ بەڵام مامۆستا نەوزاد ئەگەر بۆمان باس بکەیت جەنابی شتۆک و مامۆستایەک وەکو جێگیری سەرۆکی لەقی هەولێری یەکێتی مامۆستایان تاقیکردنەوەکان چۆن بەڕێوەچوو؟ بەڵێ زۆر سپاس سەرەتا بۆ ئەم دەرفەتەی ئێوە. طبعا تاقیکردنەوەکان خۆتان نەزان ئەمڕۆ یەکەم تاقیکردنەوەی وەرزی یەکەمی پۆڵی 12 هەم بە بەشی زانستی هەم بە بەشی وێژەی دەستی پێکرد. توانم بڵێم بە شێوەیەکی ئاسایی تاقیکردنەوەکان بەڕێوەچوو بەڵام ڕەنگە قوتابیان لەبەرەوەی دەوامی خوێندنی ئەم ساڵیان بە شێوەیەکی نائاسایی بەڕێوەچوو پسری تێدا بوو بەهۆی ئەوەی کە پەتای کۆڕۆنا سەری هەڵداوە لەو وڵاتی ئێمە و لە زۆرێک لە وڵاتان دیارە قوتابیان نەیانتوانیوە ڕەنگە بە شێوەیەکی ئاسایی هەم وانەکانە لە ناوپۆلدا خوێن دەبێتن هەم تاقیکردنەوەکانیش ڕەنگە تا ڕادەیەک تەسیریان لێ بکاتن. مامۆستا هەمومان دەزانین سەبارەت بە چۆنیەتی منهەج و دەستنیشانکردنی منهەج لە سلێمانی کۆمەڵە قسە و باس لە گۆڕێ بۆ قوتابیان خۆ پیشاندانیان کرد لەوێن دەرێ ئێستا حکوومەتی عێراق بڕیاریدایە منهەج دیاری بکاتن بۆ وەرزی دووەمی قوتابیانی قۆناغی 12 ئێوە ینی چ پلانێکتان؟ بەڵێ طبعا ئێمە وەکو یەکێتی مامۆستایان هەر لە سەرەتای دەستپێکی دەوامەوە ڕەنگە بینەرانی خۆشەویستیش ئاگادار بن ئەم شایەتیمان بۆ بدەن کە ئێمە پلانێکی تۆکمە و پلانێکی تێر و تەسەلماندایە وەزارەتی پەروەردە لایەنی پەیوەندیدارەکان بە ئەوی بتوان ئەم ساڵی خوێندن بەهۆی پەتای کۆڕۆنەوە کە سەری هەڵدا لە وڵاتی ئێمە لە پار ساڵەوە بۆی خوێنی ئەو ساڵەکە وەکو ساڵی پار نەبێتن بە شێوەیەکی باشتر و چاکتر و تەندروستتر بەڕێوە بچێتن ئێمە پلانی خۆمان و بەرنامەی خۆمان و پرۆژەی خۆمان داوەتە وەزارەتی پەروەردە بەڵام ڕەنگە وەزارەتی پەروەردە تا ڕادەیەک دەتوانم بڵێم پلانەکەی ئێمەی ڕەنگە پشتگوێی خستە بێ یان ئەوە تێ زۆر بە هەندی وەرنەگر بێتن هەرچەندە هەندێک جار ناچار بووینە یعنی پێداچوونەوە بە بڕیارەکانی خۆیان بکەن لەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان سەرکەوتونێ بەبووی من لێ ئێستادا کە لەگەر ئەوەی بەڕێز قسە دەکەم داواکارم لە وەزارەتی پەروەردە داواکارم لە لیژنەی باڵای کۆڕۆنا تەنسیقێک لە نێوان وەزارەتی پەروەردە و لە نێوان لیژنەی باڵای کۆڕۆنا هەبێتن بۆی کە بەلایانی کەم بتواندرێتن قوتابیانی ئێمە زەرمەند نەبن قوتابیانی ئێمە بتوانن تا ڕادەیەک لە یعنی بە شێوەیەکی ئارام بە شێوەیەکی هادی لە ناوپۆلەکانی لە ناو ناوەندەکانی خوێندنوانەکانیان بخوێن و بەڵام بەڕێنمایی تەندروستیش خۆپارێزی هەبێتن من داواکارم هەروەکو بەڕێز ئاماژەت پێکرد داواکارم لە وەزارەتی پەروەردە فرسەتێک بدا بە قوتابیانی پۆلی 12 چونکە ئێستاوە حالیان لەناو تاقیکردنەوەی وەرزی یەکەمدانا بۆ وەرزی دووەم قوتابیانی ئێمە لە قەلەقدان لە دڵەڕاوچەیدا نازانن ئایا تاقیکردنەوەی وەرزی دووەمیان کەی دەست پێ دەکا و ئەو منهەجەی کە بڕیارە وەزارەتی پەروەردە کەمی بکاتەوە یان دەستکاری بکاتن چەند دەبێتن مەفروزە بەر لەوەی تاقیکردنەوە خلاص ببێتن تاقیکردنەوەی ئەم وەرزە تەواو ببێتن بڕیارێک لەلایەن وەزارەتی پەروەردە دەربچێتن ئایا هەموو منهەج داخل دەبێ یان تەنها منهەجەکە ئەو بەشانێک کەماون وەزارەت بڕیار لەسەر دەدا ینی بەشداری پێ بکرێت و یان بڵێن داخل بکرێت بۆ تاقیکردنەوەکان بۆی قوتابیان بەرچاوڕوو بن بتوانن لە وەرزی دووەمدا بە شێوەیەکی ئاسایی وانەکانی خۆیان بخوێنن. زۆربەی زۆری ساڵەکانی ڕابردوو دیاردەیەک بەرچاو دەکات دیاردەی غەشکردن قۆپیەکردن بە شێوەی ئەلکترۆنی ئەو ساڵ ینی هەوڵدرا مەسلەی مامەڵەکردن لەگەر مۆبایل لەگەر شەبەکەی ئەنتەرنێت چۆن بکرێتن؟ طبعا خۆت دەزانی کاریزار هەموو ساڵی ئەو وەزارەتی پەروەردە یعنی ڕێ و شوێن دەگرێتە بەربەوەی کە بنەبڕی ئەو دیاردە ناشرین ناڕێکە بکاتن کە ئەویش گزیکردنە قۆپیەکردنە لە ناو هۆڵەکانی تاقیکردنەوە بەڵام بەداخەوە ڕەنگە نەتوانرا بێتن بە شێوەیەکی جددی یان بە شێوەیەکی
تەواو بنەبڕکردن بنەبڕ بکرێ ئەم دیاردەیە بۆیە من پێم وایە وەزارەت پەروەردە دەبێت بیر لە شتی تر بکاتەوە و نهێڵیتن بە تایبەتی لەگەر هێڵەکانی بڵێن ئەنتەرنێت دەبێت تەنسیقێکی تەواو بکاتن لە ڕۆژانی تاقیکردنەوە بۆی بتوانیتن ناوەندەکانی خوێن بە شێوەیەکی ئاسایی قوتابی بە مستەوای خۆی قوتابی بەو منهەزێکی خوێندوویەتی پشت بە منهەزەکەی ببەستێت پشت بە تااقەت و ماندیبوون و هەوڵی خۆی ببەستێتن بۆی قوتابی ئەو قوتابی کە نەی خوێندووە لە ناوەندەکانی خوێندن بە شێوەیەک لە شێوەکان بە ناتەبیعی بە شێوەیە گزیکردن نەچێتە بڵێن مەرحەلەیەکی تر قۆناغێکی تر بۆی غەدر لە قوتابیانی ئەوانەی کە ماندوونە بە زوودی خۆیان تاقیکردنەوەکان دەکەن غەدر لەوانش نەکرێتن. زۆر سپاس بینەرانی بەڕێزی NRT دەمێ من ئاماژە بە خاڵێک بکەم لە کاتی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12 لەو هۆڵی کە دەبینین ڕێوشوێنە تەندروستیەکان بە تەواوەتی جێبەجێکرا بوو مەسەلەی ماسک بەستن ضرور بۆ هەموو قوتابیان کە لە کاتی تاقیکردنەوە ماسک ببەستن بێزگەلەوەی لە نێوان هەر قوتابێک لە بۆ قوتابێکی تر مەترێکە بوو ینی و بێزگەلەوەی کە لە کاتی دەرچوونی قوتابیەکان من قسم لەگە زۆربەی زۆریان کرد لە سەبارەت بەڕێوەچوونی تاقیکردنەوەکان بەشێکی زۆریان گلەی ئەوەیان هەبوو بەهۆی پسری لە خوێندن بەردەوامی ئەو ساڵ نەیانتوانی وەکو پێویست قبولی ئەو مەسەرەن ئەو منهەزە بکەن کە ئەو ساڵ لە بۆ دانرا بێزگە لەو دڵە ڕاوچەیە کە مامۆستا ئاماژەی پێکرد سەبارەت بە دیاریکردنی منهەز لە قۆناغی دووەمی خوێندن وەرزی دووەمی خوێندن وەڵێ ئەوە تەواوی ئەو زانیارە نەبوو سەبارەت بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12. بەڵێ ڕزگار سوپاس بۆ زانیاریەکانت دەچمە سلێمانی بۆ لای پامنەرمان حەسە سابر دیارە لە یەکێک لە پێشێکێک لە قوتابخانەکانی سلێمانیەوە ئامادەیە ئەحسان هەر لەسەر بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی زانیاریەکان لای تۆچین لای تۆ چی دەگوزارێت؟ بەڵێ ئاوێستا سلااو لە تۆ سلااو لە بینەرانی ناپتی دیارە لە سلێمانیش ئەمڕۆ یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزی یەکەمی پۆلی 12 ئامادەیە لەسەر ئاستی وێژەیی و زانستی و بازرگانیەکانیش دیارە بە جیاوازیکردن لەگەڵ پۆلەکانی دیکەی خوێندن لەم ساڵدا حکوومەتی هەرێم بڕیاری دا کە خوێندنی قۆناغی 12 ئامادەیی بەردەوامی هەبێت و ئەوان لەم ساڵدا ڕێژێکی زیاتر لە خوێندکارەکانی دیکە لە پۆلەکانی دیکە خوانیان خوێندووەوە ڕۆژانە هاتوونەتە قوتابخانەکان لەمڕۆوە بڕیارە لە قوتابیانی پۆلی 12 ئامادەیی لە 8 وانەدا تاقیکردنەوە بکەن تاقیکردنەوەکان ڕۆژانە ڕۆژێک لە دوای ڕۆژ دەکرێت و لە کاتژمێر 8 بەیانی بۆ بۆ کاتژمێر دیاری کراوە بۆەوەی کە قوتابیەکان تاقیکردنەوەی تێدا بکەن و ئەم تاقیکردنەوەانە لە کاتێکدایەکە قوتابیان لە بارودۆخێکی دەرونی ناجێگیدا بە تایبەتی قوتابیانی پۆلە ناکۆتاکان کە پۆلی 12 ئامادەی دەگرێتەوە لەوەی کە بەرچاویان ڕوون نییە لە داهاتوودا وەرزی دووەمی خوێندنیان چۆن دەبێت کەی دەبێت چەندوانە دەخوێنن و هەروەها بەرچاویشان ڕوونیە لەوەی کە تاقیکردنەوەی ئەزبوونە گشتیەکانیان کەی دەکرێت چۆن دەکرێت بەو پێی کە هەتاکو ئێستا پلانێکی پێشوەختەی ئامادەکار نییە کە خوێندکارانی پۆلی 12 ئامادەی لەسەری بڕۆن بۆەوەی کە لە بتوانن لە کۆتایی تاقیکردنەوەی ئەزمونە گشتیەکاندا ئەو نمرانە بەدەست بێنن کە دەیانگەێنێتە خەونەکانیان بە تایبەتی لە زانکۆ و پەیمانگاکان دیارە لێرەش لە سلێمانی وەکو ئاماژەم پێکرد تاقیکردنەوەکان دەکرێن و بەردەوامیان هەیە من ئێستا یەکێک لە قوتابخانەکانم کە چەند خولەکێک پێش ئێستا خوێندکارەکان لێرەوە تاقیکردنەوەیان کردووە چوونە دەرەوە و باسییان لەوە دەکرد کە ئەوانیش تا ڕادەیەک بڵین لە ڕووی دەرونیەوە دۆخی دەرونی و خوێندنیان شڵەژاوە بۆی کە نازانن بەرچاویان ڕوون نییە و هەروە ئامەوە ئاماژە بۆ بەپێی ئەو خشتەیە کە دانراوە لەلایەن پەروەردەی سلێمانیەوە کە ئێستادا هەیە بڕیار وایە ڕۆژی 25 حەوت تاقیکردنەوەی ئەزمونە گشتیەکانی پۆلی 12 ئامادەیی بکرێت بەڵام بەپێی شارەزانی باری پەروەردە کە باسییان لێوە کردووە کە ئەگەری هەیە ئەم بەروارەش گۆڕانکاری بەسەردا بێت چووە جارێ نازانرێت چۆن وەرزی دووەمی قۆناغی خوێندن لە پۆلی 12 ئامادەیی بەردەوام دەبێت و کەی دەست پێ دەکاتەوە بەڵێ دەگەڕێمەوە لای ئەوەمە زانیاریەکان بوو لەسەر دەستپێکردنەوەی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی بۆ کۆتایی وەرزی یەکەم.